لۆ سوپرایسە و بەیانیانش قاوەکە بەلاش بدەمە هاوڵاتیان هەر بە بەلاش بە خۆڕایی. بەڕێکەوت بەلای شێخ شەماڵدا تێپەڕیم و باسی لەوە کرد. ئەمڕۆ زۆرە قاوەیەکی جیاواز ئامادە دەکەم و پێشکەش بە 964 دەکەم. جاسە من دەمەوێت قسە لەگەڵ شێخ بکەم. سڵاوت لێبێ و ماندوو نەبی. ئەوە بەرداخەکە تایبەت بە خۆت. دەمێت پێمان بڵێ بزانێ ئەوڕۆ چیمان بۆ ئامادە دەکەی و بۆمان باسکە. وەڵڵا سوتفە جەنابتان بێرە تێپەڕین. ئەمنیش ئەوڕۆ بە تەمای قاوەکی فراپەی یۆنانیمە. بەڵێ. ئێستا بۆتان ئامادە یەکەم ئێوەش تێستەچی بکەم زانن چۆنە قاوەکە. زۆر باشە یا شێخ. بەس دەمێت پرسیارەکت لێ بکەم. لای هەمووان وا باوە شێخ شەماڵ زۆر حەزی بە خواردن و بە جەوی خۆشەیە دروستی بکات. ئەوەی هۆکار چییە بۆ تەمەنەوە حەز دەکەی ئاوا بژی؟ ژیان تێپەڕیوە ئەوجا دەبی لۆ خۆت بزانی چۆنەژی ژیانەکەی خۆت بەخۆشی بێسەرێ لەوەی باشترە خۆت غەمبار و ئەوە بکەیت. تەبان باسی قاوەکەت بۆ بکەم. ئەوە قاوەکی یۆنانیە خاص ئیفراپەیە. من گوتم قسانەکەین و ئەوە کەشت دەدەینێ قاوەکەشت دەدەینێ حتا وەختەکەت لێ ئەوە نەبیتن. تەبان کەمەک شەکر کەمە قاوەی تێ دەکەین قاوەکەی تەواو دەکەی دەینین کەمەک ئاوی تێ دەکەین. کاک عەبدولعەزیز و ئەبزام ئەو ناو قاوەیە نەخواردێت جەنابەت. باشە لە پێشتردا کەسە بۆ لەو جۆرە قاوەی ئامادە بکات لە هەولێر؟ وەڵڵاهی بەو حەزمە و بەو قیاسە و بەو ئەوەی بڕوا ناکەم بەڕاستی. طبعاً ئەوە جیازەکی خاصی هەیە بەخۆی بەس ئەمن لەبەرەوەی بەرداغەکەمان گەورەیە ئەو نەوع قیاسەمان هینایە ئەو نەوع بلەو دەرەمان هینایە پێی تێک دەدەین. ئێستا چاوەڕوان کە کەمە چیتکە بزانە چی لێ دێ. طبعاًەوە قاوەکە زۆر بە قووەتە وەختی دەوێ حتا دەبتە کەف. باشە تایبەتمەندی ئەو قاوەیە چییە یاشێ؟ کاک عەبدولعەزیز ئەو قاوەیە قاوەکە بە ساردی دەکرێ بە ساردی دەکرێ تەمەشای کەمکەمە و هەڵدەستی کەفەکەی دەکا ئەوە بە ساردی دەکرێ. ئیشاڵڵا ئێستاوەچی تەواویش بووی جەنابەت تێستە چی دەکا ئەو وەختی دەزانی تامەکەی قاوەی کووە و کوونیە. باشە ئەوە هەموو دەزانن کە شێخ شەماڵ حەزی بە خواردن و کات بەسەربردننی خۆشەیە و شتی جیاواز ئامادە دەکات. بەڵام بەشێک لە خەڵک پیان وایە کە شێخ شەماڵ خاوەنی چێشتخانە و خواردنگەیە. نەوەڵە کاک عەبدولعەزیز بڕوات هەبێ هیچ نەوع ڕێستورانێکم نییە بەس ئیشاڵڵا بە تەمام قاوەخانەیەک شتێک دانێم ئەنیوە سوپرایزە بۆ بینەرەکان لۆ سوپرایسە و بەیانیانش قاوەکە بەلاش بدەمە هاوڵاتیان هەر بە بەلاش بە خۆڕایی. زۆر باشە. دەمەوێت بزانین لە قۆناغەکان لە دوایەوە چی دەست پێ دەکا؟ ئێستا بەس کەمەک تێک بدرێ کە فوشتەکەی بکە ئێتر بەفری بۆ تێەکەی و شیری بۆ تێەکەی. بڵێ یا شێخەوە قۆناغی تێکدانەکەەوە بزان بەرەو کۆتایی دەڕوا. بڵێ تەواوی تر لەوە زیاتر کەف ناکە. لە دوای ئەوە چی دەکەی؟ لە دوای ئەوە ئێستا پێتەڵێم بەس بە ئەوە دەرکەین بە ئێرەمان لێ پیس نەبی. ئێستا مایە بەفرەکەی تێکەین. طبعاً خۆی ئەوەندە بەفرەی ناوێ بەس ئیمە بەرداغەکەمان گەورەیە بۆیە ئەو بەفرە دوایێ دێن شیرەکەی تێدەکەی. ئەوەیە ئەوەستا گەشتە کۆتایی ئەوەیە فراپەی یۆنانی. بەڵام بەڕاستی شتێکی جوانە. چ هەست دەکەی تێ کاتێکە ئەو قاوانە ئامادە دەکەی؟ دەبی تێستەکەی بکەین ئەوجا چ دەلێین؟ نەیان خواردۆ و نازانن چەند بە تامە. بسم الله. بەڕاستی بە تامە. جەنابیش تێستەکەی بکە. ئەوجا هەندێک دەکەینە ناو گڵاسەچی. فەرموو بەوەی ئەوە زۆر باشە. بام نیش تێستێکی قاوەکەی یا شێخ بکەم.
بە ئامانەت ها بەڕاستی بەتامە یا شێخم